سڵاف بینەرێن کەناڵێ بادینان سات بینەرێن بەرنامێ دەربڕین خۆشحالێن و جارە کادی هاتینە خزمەتە هەوەیەم برێز وەخت و گرنگی دام بڕێخستنا دەمی ئێکە ژە ئاریشێن مەزنک و ئەڤر و دناو جڤاکی مەدا گرنگیەکە وەسا پێ ناهێتەدان ئانکو ئەم دەهەڤڕکیەکێدا دگەل وەختی گوتنەک هەیە دەبێژیتن وەخت وەکو شیریە ئەگەر تو نەبڕی ئەو دێتە بڕیتن لەورە ئەگەر هات و تو دگەل وەختی نەچووی وەخت دێتە هێلی تو چیتن دگەل مەدا بنداک و بزانین خەڵک دەربارەی وەختی چ دبێژیتن و دەمێن خۆ چاوات دابەش دکەن. هەتا چرا دەیتوەکی گەنجێکی گرنگی بدەمێ خۆ دەدەی ئەمن وەک بەخۆم ڕاستی زۆر گرنگی بە کاتەکانم دەدەم هەموو شتەکانم چی دەڵێ جەدوەلم دانایە بەیانیان طبعاً دەبی لە کاتێکی دیاریکراو لە خەوەستم لۆی لە کاتێکی دیاریکراو بگەمە داوامی خۆم کە داوام تەواو دەکەم بەڕاستی ئەو زەختە و ماندیبوونە پێویستە دەری بکەم ئەوش کاتێکی دیاریکراوم لۆ دانایە پێویستم بە پیاسەکە بە ئیسراحەتەکە یەک لە پارکەکانی هەولێر هەڵدەبژێرم لۆ هەم ڕاضەیە و هەم کات بە سەربردنیشە تقریبا ماوەی ساعاتێک 4 هەتا 5 ئەو زەختەی لە خۆم دەردەینم ئیسراحەتێک بە خۆم دەدەم پاشی وەی دووبارە بچم ئیش لە ماڵە ینی ئیمێلەکانم چێکەمەوە ئەوش هەمووی کاتی دیاریکراوی دەوێت ینی بەڕاستی ڕۆژ پارەکەل دەبژێری ساعت 4 بۆ 5 تێپار شەرت نییە هەندێک زارەگە برادەرەکانم ببینم دەچینە کافتریایەک دەچینە مەطعەمێک ڕێستورانتێک دەرچوونەی دەرەی شارە مەسەلەن چیای سەفینە لێرە نێزیکە بەس کات ینی کاتی دەوام کارێتە بە خۆچیە ئەمن لە ڕێکخراوی قەندیلم وەکو توێژەری کۆمەڵایەتی حالیان کار دەکەم ڕۆژانە دەرچوونمان هەیە لە بۆ دەرچوونی مەیدانی لە کامپەکان ینی دەبی کات چۆن دەڵێن کاتی ئینگلیزیت هەبی ینی لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان قەندیل لەسەر هاوبەشن پێویستە ینی زۆر پابەندبی بە کات لە کاتی دیاریکراو بگەیە شوێن لە کاتی دیاریکراو بگەیە لێ قەوماوان ئیشەکەیمە مەسیریە یان ژیانە یان مردنە یعنی چ وەختێک تۆ چ ڕۆژێک کارێ خۆ تاخیر نەبووی تا ئێستا نەمهێشتێنانە لە ساعت یانی دەم کات پێش ساعت 8 لە دەوامم بەس ئەگەر کاتم دەدەم مەسەلەن دوای ساعت 7 لەخەوێ هەستە پێڕان نەگەم طبعاً تاخیر دەبم ئەوش سلبیان تەئسیر دەکات دیتناتە پێتیڤێکیش کەسان گرنگی بدەمی بدەتەن پتر کی بدە هەموو کەس پێویستە بچووکترین قوتابی بگرێت لە پۆلی یەکی سەرەتایی دەبی فێری بی کە کات چەندە گرنگە و دەڵێن کات ئەگەر نەیبڕی دەتبڕی ینی لە سەرەتاییەوە ئەگەر فێر بن کات گرنگی پێ بدەن چ کاتێک گەمەی بکەن چ کاتێک بخوێنن ئەکید سەرکەوتن بەردەستە بەڵام ئەگەر تەمبەڵی بکەی جەدوەلێک لە کاتەکە دانانێ قەت ناتوانانی سەرکەوی زۆر زەحمەت تۆ وەکی گەنجێکی هەتا چرا دەی گرنگی دەمێ خۆ کات مەبەستە زیاتر کات ینی دەتوانم بڵێم شخصیاتی هەموو ئینسانێکە کاتێکدا بە کەسێک بۆ نمونە من باسی شخص دەکەم وعدەدا بێ کەسی دەبینێت جێ خۆی وەکو کەسایەتێک لە کاتەکەی خۆت پەشمان بیۆیان لە کاتەکەی خۆت دواکەوی بۆ تۆزێک لە کەسایەتەکەدا دەبەزی لە کۆمەڵگای ئێمە ڕاستەکەی کات زۆر بە فیڕۆ دەچی خاستەنەوە کەسانەکە یەکە چۆچی خۆم ینی من خۆم باسی لە خۆمەوە دەکەم چکم ئینسان دەبی لە خۆی دەست پێ بکاتن لە ئینتەرنێتە خاستن ئەو تەکنۆلۆژیای پێیا بووە بە تایبەتی و بەرنامانەی کە کۆمەڵایەتیەکان زیاتر
نازانین چ دەکەین خۆشمان لێمان شێوایە بە شێوەیەکی والا ڤایرۆسێک بڵاو کرایتەوە چ ئاگامان لە کاتمایە چ ئاگامان لە هاوڕێمایە چ ئاگامان لە کەس و کارە نزیکەکانمانمایە بەداخەوە ئینشاڵڵا ئەمە کۆتایی پێدێتێن بەڵام زیاتر لەسەر کاتەکەی بڕۆم بەڕاستی کات لە کوردستانە گرنگی پێ نادرێت لە 1970 توانم بە جۆرێکەوە حسایەکرایە لە 1970 گرنگی پێ نادرێ بە شێوەیەکی زۆر نزم ینی با بڵێن ئەگەر تۆزێک بگەڕێنەوە بەرەو دواوە ینی با بڵێن سەردەمانی باپیرانمان بەڕاستی ئەو کات دەرفەتی هەبوو کات ینی کاتسانیەک لە ژیانی خۆتدا دەڕواتن دەبیت تۆ بە فیڕۆی نەدەی بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی ڕاکێتی دەتوانانی ئەو کاتەی بەخێو بکەیت چکم کات لەگەڵ تۆیە ینی با بڵێن ئەگەر تۆش بوەستی کات ناوەستی لەگەڵ دنیاەکە ببێژن کات وەخت وەکی شێریە ئەگەر تۆ نەبڕیت دێتە بڕێت تۆ چت بێژی بۆ vê گوتنێ بگورە گوتنەک هەیە دەبێژیتن وەخت وەکی شێریە ئەگەر نەبڕی دێتە بڕیتن کات شێرە تەبان چونکە من لێرە باسم کرد چکم ئەگەر تۆش نەمینێ لە ژیاندا ئەو هەر یعنی بێوەفایە کات دەڕوە و ئیشی خۆی دەکاتن چاوەڕی کەس ناکاتن جاران سعات نەبوو سعاتی دەستی نەبوو بە لێگەلێک بەهای دەمی زانین دنوکەدا سعات هەیە و بەهای دەمی خۆ نزانن تەبان جاران لە وڵاتی مەتکەتن یان نە جاران زیاتر ڕۆژ بە ڕۆژ دەیانزانی کە ڕۆژ نێورانە ئەسرائیتر بەوەیان دەزانی مانگ مەسەن نوێژەکان مەسەن خاستن وەختەکان ئێستاش کە کات زۆر ئەوەندە ئاسان بووە تەنانەت لە ناو دەستایە تەناو کە موبایل 24 ساعت لە دەستە کاتەکە دیارە بەڵام گرنگی پێ نادەین تۆ هەتا چرا دەی گرنگی بدەمێن خۆ دەدەی بە خێراتنی تەلەڤیزیۆنەکەتان دەکەم کەناڵەکەتان دەکەم دەستخۆشتان لێ دەکەم دەستخۆشی لە یەکەیەکی کارمەندان دەکەم زۆر سپاسان دەکەم کە ئەو دەرفەتان بە گەنجان پەخشی دەربارەی کات زۆر گرنگە لە ژیانی ڕۆژانەمان ئێمە زۆر کات وەختمان هەیە دەتانی بەکاری بینین زۆر کاتیشمانێ ناتانی بەکاری بینین ئەجا ئینسان هەیە مۆزەفە هەیە ئەو شتانەی کاتی کەمە یان زۆرە ئەو کاتێک کە مەسەلەن کات وەختەشی زۆر پیرۆزە ئینسان چەندە ئێنی مەم وەکو مۆزەفە وەکو خۆم مۆزەفەشی حکوومەتیمان کاتی خۆم مەسەلەن کام تەرخان کردیە ینی تو چاوەدا بەش دەکەی دەمێ خۆ بوو کاری دگەل هەواڵان دگەل ماڵێ بەێ وەڵی پێشتر ئەمە کاتم زۆر بوو بەس ئێستا کەمە سەر ئەوە کە مۆزەفی حکوومەتن لە دائیرەیمە کاتە کەم مەسەلەن تەرخام کەم بۆ برادەران کاتیش لەگە برادری ینی مطابق یەکەن ئێستا مەسەن ئەم لەگەڵ جەماعەتی هاتیمان کاتی خۆم تەرخان کردووە ئەوجە سەعاتە نی سەعاتە دەدەقەی چارێگەکە ئیدی دەبی بگەڕێمەوە کاتەکە ئەوەندەی گرنگانی کات مەسەلەن نەیبڕی دەتبڕیتن ئەوێ پێتەویە چ کەس گرنگی بە وەختی بدەن کەسێن و کار دکەن یانژی کەسێن احتیادی بەخوای ئەوەش دەگڕێتەوە سەر شەخسەکەی خۆی ئایا چەند کاتی هەیە تەرخان بکاتم بۆ ئەو کە بیدایەت پێم گوتی کە بۆ سەفرە یان بۆ برادەر بۆ ئەو شتانە کە کاتی بات سەرێ کات زۆرە کات زۆرە خاستە وڵاتی ئێمە لە وڵاتی ئێمە لە کوردستانی خۆشەویست کات زۆرە بەس نازانین کاتی ببینە سەرێ کاتی بە فیڕۆ دەبین یعنی وەختەکە دیار نییە ئایا مەسەلەن چەندی بەکاردەینی چەندی بەکارناینی دەدەقێنی سەعاتەکە بەکاری دەینی زیاتر ناتانی هەیە بە جێرەی خۆم مەسەن ئێستا من ئەوەندەی دەتانم کاتم لە تەرخان کردووە کە بچمە دەریان سەفەرە برادەرە ئەوەندەی دەتامیان لە حەد زیاتر ناتانم سنووری خۆی هەیە کات گوتنەک
هەیە دەبێژی تەن وەخت وەکو شیریە ئەگەر تۆ نەبڕی ئەو دێتە بڕێتەن تۆ چ بێژی بوو بێگوتنە بەڵێ ئێستا وای لاتەوە خەڵکەکان زۆری بە خەریکی ئەتەرنێتەوە بەکاردێن یعنی سێرەکی هاوڕێک بێت ساعت ئەوەندە ڕاوەسە لەو شوێنە یعنی لە موعیدی خۆی تاخیرێ بێت ئەلێ بۆچی ناجێڵام خەریکی ئەتەرنێتم و خەریکە ئەو شتم یعنی کاتەکە ئەگە بڵێن زۆرە بەس بەڵام ئێستا هەموو شتێک بۆتە ئەتەرنێت هەموو شتێک بۆتە فیسبوک بۆتە ئەم بەرنامێ بۆتە ئەم بەرنامێ یعنی سەوای لاتەوە خەڵک هاتووی برادری خۆی ناکە هاتووی خزمی خۆی ناکە هەمووی خەریکی ئەتەرنێتە بێ خەریکی ئەو شتانێ وەختێن خۆ بە تشتێن بەڵێ ئیشوکار نەماوە یعنی سەگە باسی ئیشوکارشکەنەوازمێ قەیرانی ئیشوکار نەماوە هەمووی خەریکی لە ماڵەوە ئەتەرنێتە ئەو شتەیە بەڕاستی یعنی چەند تەسیر لە پێشکەفتنە وڵاتی مەتگەتن وڵی تەمان تەسیری گەلێکە لێ زۆر یعنی ئێستا وای لێ هاتووە یعنی مرۆڤایەتی نەماوە ئێستا بۆ منی ئەتەرنێت کەس ناناسێ ئەتی فڵان کەس یعنی وای لاتوە ینی زۆر تاسیری زۆر بەڕاستی تۆ دەمێن خۆ تو بتایبەت دەمێن خۆ چاوەدا بەش دەکەی ڕۆژانە وڵی ڕۆژانەی خۆم بە کاتی ئەتەرنێت پیا ڕاستی قسەکەم سوار ساڵە سەر ئەتەرنێتم دەرچوونم نییە هەر لە ماڵەوە بەڕاستی ئارەوەڵە یعنی تو باسی خەڵکی ناکەیت تو باسی خۆ دەکەی باسی خۆمکەەوە سوار ساڵە سەر ئەتەرنێتم بە تاکیید بەڵام ئێستا خەڵکە جوای لێ هاتووە سینەماوە ڕەحم نەما هەمووی خەریکان ئەتەرنێتە بەڕاستی لە موعیدشە بەڕاستی یعنی کە موعیدەکە برادێکە وەردەگری یان لەگەڵ هاوڕێکە لە موعیدی خۆی تاخیر دەبێت چی دەکەی وەڵام خەریکی ئەتەرنێت و یان مەجال نەبوو یان کات نەبوو بەڕاستی یعنی ئەوە شەکرە سەر زروفەکە یعنی بەڕاستی ئەگەر وا بێ زۆر ناخۆشە ئەگەر تو کارێک بکەی باشترین 24 ساعت تا لەسەر خەتیبی ئەگەر تۆ بخۆ کارێک بکەی دەمێن خۆدا بەش ئەگەر بۆ قسەی تۆ بێت یعنی ئەتوانم کارێک بکەم بەڵام ئێستا وای لێ هاتووە ئەم ئەتەرنێتە باوەڕکە هیچ کارێک ناتوانم سەر ئەم ئەتەرنێتە بیکەم چ جارە هەوڵدایە هەوڵم داوە بەڕاستی بەڵام ئەمە تەکنۆلۆژیایەکە ئەتەرنێت ئەم خەتە پێیا بۆ بەڕاستی ینی ناتوانانی کار بکەیت کارش نەما بەڕاستی هیچ پێ ناکرێت لەسەر فەیسبوک و ئەو شتانەی تر بەڕاستی زولفەکە خۆی وایە تۆ هەتا چرا دەی گرنگی بدایە دەمێ خۆ وڵی دەمی من ئێستا لەو سەردەمەوی لەو کاتەی ئێستاکە ئێستا لەو زروفەی و لەو قەیراناویەکە لە کوردستان تیایدا دەژین کاتەکان ئێحتیمامی پێ نادرێت کاتەکان هەمووی پەش و بڵاو بووە ئێستا بۆ نمونە تۆ کەسێکی خۆشەویستکە لە دەست دەدەی خوا نەخواستە کاتەکە ڕۆیتەوە تازە ناگەڕێتەوە بەڵام ئێستا لەو کوردستان ئێستا من دەوامم هەیە بە وەزیفەکەمەوە کاتێکم تەرخان کردووە بۆ وەزیفەکەم بەڵام کاتەکەی تر دیار نییە یان بە ئەتەرنێتەوە یان بۆ سەردەمە ئێستا تەکنەلۆژیا هەیە لەو سەردەمە ئێستا قەیراناویە کوردستاندا کاتەکان بەڕاستی ئێحتیمامی پێ نادرێت کاتەکان هەمووی زۆر بەداخەوەش ئەگەر بگەڕێنەوە بە دواوە سەردەمانێکە بوو گەنجەکان هەمووی بە کتێب خوێندنەوە هەموو کاتیان دیار بوو هەموو یعنی ئیشکاریان دیار بوو کاتێکیان تەرخان کرد بوو بۆ خوێنەوە کاتێکیان تەرخان کرد بوو بۆ وەزیفە و دەوامەکەی خۆیان بەڵام ئێستا لەو سەردەمای خەڵک هەموو مێشتی جەنجاڵە هەموو خەڵک هەموو بە بەردەوامیش کاتمان لەبەردەستا لەبەر چاودایە بەڵام بیری هۆکارەکە ئێستا پێم گوتی ئێستا لەو قەیرانەوەی کە لە کوردستاندا تیایدا دەژین خەڵکەکە هەموو بیر لە موچە دەکاتەوە هەموو خەڵک بیر لە گوزەرانی خۆی و بیر لە ژیانی ماڵ و منداڵ و بیر لە ژیانی خۆی و چۆن بگۆزەرێنم ئێستا ئەوەی هەشە یان بە خەوتنە بەنووسن بە سەردەبا یان بە ئەتەرنێت و تەکنۆلۆژیای ئێستا کە لەبەر دەستماندایە نەفسی زیاتر نەفسیە بەڵێ ئێستا پێتەڤە یعنی جیلی ڕۆشنبیریشمان زۆرە الحەمدولیلا ینی ئێستا لە کوردستانەی جیلی ڕۆشنبیر گەلە زۆرە بەڵام ڕۆشنبیرەکەش ئێستا بیر لە کاتەکەی ناکاتەوە ئەوەی ڕۆشنبیریشە بیر لە کاتەکەی خۆی ناکاتەوە بەداخەوە زۆر بەداخەوە تۆ وەکی گەنجە چاوات وەختێن خۆدا بەش دەکەی ڕۆژانە
کات بەڕاستی زۆر گرینگە بەڵام لەگەڵەوە شەبێوفە کاتەگەر نەی بڕی ئەتبڕێ بۆ نمونە لە وڵاتانە کات زۆر گرنگی هەیە بەڵام لە کوردستانی خۆمانە کات بە شێوەیەکی گرنگ داناندرێ بۆ نمونە تۆ سەردانی دۆستان دەکەی کە ئەچیتە هەر ماڵ خزمێ ئەبینی هەر یەک و بە مۆبایلەکەیەوە بە تەکنۆلۆژیا خەریکە بۆ نمونە کەسێ بینی تۆ لە ماڵ کەسێکی یان کەسێ بۆ ماڵت جارێ پێش گوێ سلااو بکە داوای پاسوەردی ئینتەرنێتەکەت لێکە ئەمەش بەڕاستی زۆر لە کاتتە بەیانی بەسەری تەکنۆلۆژیاوە کەس ئاگای لە کەس نەماوە بۆ نمونە لە مواعید و شتیشە زۆر بە پاش دەکەون بۆ نمونە کەسێ مواعید دەداتێ بۆ سەعات 4 بۆ سەعات 5 دەگاتە لات ینی کات بە شێوەیەکی گرنگ دانانێن بەڵام لە وڵاتانی دەرەوە کات بە شێوەیەکی زۆر گرنگ دادەندرێت بە دەقە و بە سانیە وەکی دبینین تون کەل پارکێت و چا دگەل برادرێن خۆاتیان دگەل بەڵێ تونوکەل پارکی ساعت چەندن کاتی نەپارک بەڵێ لە سەعات بەڵێ سەعات 6 ئێوارە هاتووینە پارکی لەگەڵ برادران ئینتیفاقمان کردووە و هاتووینە بۆ پارک هەمووشمان بەسەر تەکنۆلۆژیا یەکترمان ناسیوە بەڵێ هەر ساعت 6 ڕێککەفتن و ساعت 6 هاتن بەڵێ نەکردیانی گرنگی بۆ وەختە بەڵێ گرنگیمان بە وەختی خۆمان داوە و بەڵام هاوڕێکمان کە دواتر هاتوتە لایمان بەڵام کاتمان لەگەڵەوەدانە نابوو بەڵام دوای ئەوەی کە وتی دێم ڕاستاتوە ڕاستەخۆ هاتووە تۆ بدیتناتە کی پێتڤیا گرنگی بە وەختێن خۆ بدات ئەو کەسێن کار دەکەنیان ئەوێن لە ماڵێ دادەنیشن کەسێن ئەعتیادی کێ پێتڤیا گرنگی بە وەختێ خۆ بدات بەڵێ پێویستە گرنگی بەکات بەتەواوی بدرێ وای لێ بێ کە کەسەکان هەست بە خۆیان بکەن کات شتێکی زۆر گرنگە کات لەگەڵەوەشە بێوەفایە وەگوتم تۆ وەکو کچێک چەند گرنگی دەدەیە دەمێن خۆ چاوا دابەش دکەی ڕۆژانە من وەکو خوێندکارێک زۆر بەیاغ بە کاتەکان مەیەم کاتەکانم دابەش کردووە لەگەڵ ئیشکردنی ماڵەوە هەروەها ئیشێکی کەشەکەم لەگەڵ خوێندنەکەشم تۆ زەحمەتی نابینی ئەو هەمی شولانەتکەی کارانە زەحمەت نابینم چونکە ئەمە ژیانی ڕۆژانەی خۆمی پێدابین دەکەم بەڵێ درستی تو وەختێن خۆ هەر ڕۆژ دابەش دەکەی بەڵێ شەو ڕۆژ دابەشم کردووە هەموو کاتەکانم وەکو یەک پێتڤە بەس ئەو کەسێن دخۆینن یاژی کار دەکەن وەختێن خۆ دابەش بکەن یان کەسێن دیژی نا ئەگەر مرۆڤ پێوەست بێ بە کاتەکانی ژیانی یعنی ئێمە شەو ڕۆژکە بەسەریەکەوە بەسەریە بین ئەگەر دابەشی نەکەی ناتوانانی ژیان بەڕێوە بەرین بێ پلان و بەرنامەتە بێ بۆ ژیانی ڕۆژانت بۆ کارەکانت جاران دوگوتن ساعت نەبوو بەزگەلێک بەهای دەمی دەزانین و کە ساعت هەیە بەلێ کێ من دزان ئەوێ بەهای دەمی دزانن کێ من توچبی ئێستا بەڕای من ینی بە بڕوای من ئێستا تەکنۆلۆژیا وای کردوە ینی کە تەلەبە ئێستا خوێندکاری ئێستا هەمووی ئەوەنە بە دیار تەکنۆلۆژیا بە دیار فەیسبوک و مۆبایلەوە دانیشتووە کاتەکانی هەمووی بەڕێوە بۆ بەڕێوە بات ئێستا بەڕای من ئەگەر ئەو تەلەبانی تەلەبە بیت خوێندکار بیت یان هەر ئیشێکی ترکی ئەگەشتنی ماڵەوە بیت کاتەکانی خۆ دابەشی بۆ هەموو شتێک من ئەوم پێ زۆر پێ باشترە یعنی واز لە تەکنۆلۆژیا و مۆبایل بەڕاستی ئەمانە هەمووی سەری لە قوتابیان لە ژنی ماڵەوە لە پیا و لە یعنی لە هەموو جیلەکان چەند گرنگە ئینسان وەختی خۆ دابەش بکەتە ڕۆژانە وڵا زۆر پێشەکی بە خێراتتان دەکەم وڵا منیش وە خۆم کاتەکانی ڕۆژانم بەسەر ئیش و بەسەر ئیشی ماڵ و ئیشی شوێنی ئیشکردنی خۆم بەو شتانە دابەش کردووە پێتڤە ئەو کەسێن تەنێ ئیش دەکەن وەختێن خۆ دابەش بکەن یان کەسەن دی ینی وەک چۆن
کەسێن احتیادی وەختێن خۆ دابەش بکەن یاژی بەس ئەوەی کەسێک کار دەکەتن والله هەموو کەس لەسەری ینی وەختەکانی خۆی کە وەخت زۆر گرنگە ینی بە فیرۆ نەدا ینی وەختەکان دەوجە بە ئیشبی ینی بە ئیشی ماڵبی بە هەر شەک بێەوە کاتەکانی خۆی ینی دابەش بکات گوتنەک هەیە دەبێژیتن وەخت وەکو شێری ئەگەر تۆ نەبڕی دێتە بڕیت ئەوجە بۆ ینی کاتەکانت بە فیرۆ نەچی ینی کاتەکان بە شتێکی ینی باش ئەوجا بە کەسابەت بی یان بە ئیشی ماڵەوە بی ئەو بۆ شتانە کاتەکان چەند گرنگە ئەنسان گرنگیە وەختی خۆ بدەتەن ڕۆژانە بله سپیشکی خیراتنا تلویزیون بادیناسات کم بسیار هنرمند سمیر بازی از گلک خوشحالم رو که انگلی داره دیگه کم خیر بین سرچاوا سسرا چاوا تو وقتین خود دابش دکی دگل هنری دگل هوالان دگل مال چاوا دابش دکی والله وقتی من از خو اگر حفله بن چینی حفله اگر نه دکان حلاقش منای از وقتی دیش از پیشمرگه ما از سه شلاتیم بله پێتوی کیژ ئینسان ینی گرنگی بوەختی خۆ بدەتەنێ ئەوێ کار دەکەتن یانجی بێکار بیتن والله ما هر کسی که وقتی خو هر یکی شلا خو هی سکا براستران وجه ده احتمال مثلا وجه خود پیشمرگات که ده احتمال پیشمرگا خود یه هی کاسب ده احتمال کاسب هر یکیش ده رنگی خو کاسب یا خو روید بد گرنگی بوەختی خۆ نادە شێوەیەکی عشوایی یعنی ژیانە خۆت بۆژین تو چاوت والله ما چه بگم راستی از حسی ما ایش گرینگی شلا خوب داد یه بردام مثل هر شلاک بید بردام مثل شلا خوب یادش از دخازل همی هر چه پارت کردستان نید کم حاضر به رفراندومه یعنی دنگی خوب دادن راستی افریقا در فتح بوما هر کسی یه حاضر بود دنگ دانه ما فشتد بید تو وەکی گەنجێک دەمێن خۆ ڕۆژانە چت بووین خود روزانه خو دیگه برادر و دیگه مال و دیگه عائله و زور به زور دیگه برادر سفرن دعوتن گریانه پارکن جتونه یعنی چاوا دابش دکەی دەمێن خۆ بوو برادرە بوو ماڵ خود زور به زور از دیگه برادر وقت خود دو باشتیم چین سفر و دعوت کل کرده چین کیف خوش کرده چین زور به زور یعنی گەلک خۆشیت بیت و ڕۆژانە خوشی من دیگه برادر زوره یعنی پترت دیگه برادر تازه تانما بۆچی دگەل ماڵ خود زور خوشه گمال بس پا مروه دیگه برادر زور خوش داره وقت خود دیگه برادر بخطینید دنوکە داگەلە گەنجانە مەشغولی ئەتەرنێتن و ئەو تەکنۆلۆژیا مەشغولێت و نابینێ بە تەسیر لەوان دەکەتن دە پاشە ڕۆژێدا برای خود وکی از بینم هند انترنت و چشتی و من واره باش نیه تو یعنی مەشغول گەلک مەشغول خود از هند انترنت و چشتی و مشغول نیمه یعنی تو هەر سەفرای خود طبعا سفره و دعوت يعني از خوب شخص خو يعني اگر من بي دعوت كيره كيف خوشي كيره دلويري بم تو چت بجوان گنجاوي 24 ساعت لسر انترنتينا مشغولي تكنولوجيا چت بجوان وقتين خب چبورين خود من بخو يعني هندك چشت خوشنيت 24 ساعت بردوام يبكي يعني مواكي كي يعني همه چشت وقتی خو از خو يعني اگر بچم انترنت 10 دقیقه چاره که بس تو يعني من زور هند اهتمام انترنتی نیه چەند گرنگە ئینسان گرنگی بوەختی خۆ بدەتەن ڕۆژانە وەختێن خۆ دابش بکەتن لە حەقدا ئەگەر ڕاستی دەبێت ئەو کەسێک کە توانێت هەیە بتوانێت حەقی خێزانی خۆ و مناڵی خۆی بدا زۆر جوانە ئەمن یەک بە بەشی خۆم لەخوا بەزاد بێت حەقی مناڵەکەی خۆم دا و لەگەر حەقی
خێزانەکە خۆم لە کاتێک کە مناڵەکەم پێویستی بە دەرەوە بێ دەیبەمە دەرەوە و کە لە خێزانەکەشم پێویستی بۆ دەرەوە بێ دەیبەمە دەرەوە کاروباری ناو ماڵەوە بچینە هاوکاری بکەم و لە کاروبارەکانی خۆشم لە دەرەوە دەیکەم و الحەمدلله سەرکەوتوم لە ژیانی خۆم پێویستیم بە هیچ شتێکی وان نییە لە ژیاندا کە هاوڕێیانم هەیە هاوڕێیەکانشم زۆر ئینسانی ڕێک و پێکن و خزم و دۆستانشمێ خزم و دۆستانیش ئینسانی چاکن و هەروە بەخۆشم مهندسم لە ئەڵمانی دەژیم ئێستا ماوەکێتەوە پێشی 10 ساڵ هاتمەوە بەداخەوە لێرەکان ویتم ژیانێکی خۆش بەمەسەر ژیانی ئابووری لێرەکان وای لێکردم کە سەرکەوتونەوەم ئێستا دیسان بەداخەوە گەڕامەوە بۆ ئەڵمانیا و دەمێنێت لە ژیانەکەم دیسان لە ئەڵمانیا بەرەوە بەڕێوە بم هەروەش کوڕەکەم ئەمری 6 ساڵ ئێستا داواکارم کە ئەوی ببەم لەگە خێزانەکەم کە ژیانی خۆم لە دەرەوە بەڕێوە بم لە دەرەوە لە ئەڵمانیا چاوە وەختێن خۆ و دەمێن خۆ چاوا دابش دەکەن چەند گرنگیە بکاتێن خۆ دەدەن وەڵڵاهی گرنگ وەکی کوردستانەیە نا بەداخەوە فەرقی هەیە چکەم ژیانی ناوماڵ فەرقیە لەوێ لە ئێرەکانە زیاترە وەک ژیانی دابینی مناڵە و ئافرەتمانە وشتی ئیجتماعی یعنی مجتمعی فەرقی لەگە ئەڵمان لەوێ ڕاستی دەوێت لە زیاتری کاتەکان لەگەر ئیش و کارە بەڕێدەوەین کاتی هاوڕێیەتیمان کەمە بەس لێرەکانم ماشەڵڵا کە کاتی هاوڕێیەتیمان زۆرترە لە کاتی ئیش دەگوتن جاران سەعەت نەبوو بە لەگەلێک بەهای دەمی دەزانین لە ئێستا سەعەت هەیە هەندێک کەس نزانێت من خۆ چاوە بورینن وەڵڵاهی لە کاتی مەسەنەن ئەو سەعاتی زیادەت هەبێ ئەگە بتوانیت ئیشێکی چاک بکەیت بتوانێت لەگە هاواری کاری بکەیت لە کاتێکی خۆش بەسەرەوە بێ نەک بڵێ هەروە بە کاتی ناجایز و یا کاتی بێفیڕۆ ئەوەیە دەگوتن جاران سەعەت نەبوو لێگەلەکان بەهای دەمی دەزان و بشێوەیەکی ڕاست و درست دەمێن خۆ دەرباز دەکردن لێ دنوکەدا سەعەت هەیە بەلێ ئەو کەسێن بەهای دەمی بزانن کێمن ئەلڤێرەژی ئەم گەینە دوماویکە خەلەکە vê هەفتیە تا هەفتیە کادی و بابەتێکی دیژی بەرنامەی دەربڕین بمینم بەخێر و خۆشی